هێزن حکومەتا سووری کەتن باژارێ من بجێ. لە 2018 ئازادیە ڕاگەهاندنێ لە ژێرگەفەیان بوو. و لە هەڵەبجە خانم رادیۆیا دەنگێن و بڕێوە دەبن. سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد. سلااف و ڕێزویڤین دەمەخۆش دەگەڵ کورد کونەکشن ژە دەنگی ئەمریکا لە واشنگتن هەفتەیەک دەرباز دبە لەسەر داخستنە حکوومەتە ئەمریکی و هەردوو جواتین کۆنگرسی نەخشەنینە لە چەند ڕۆژێن داویە 2018 کاری ji بۆ لە هەفاتنێکی بکن ji بۆ پەسەندکردنا بودجەیە. موچەیە سەدان هەزار کارمەندین حکوومەتی ژی هاتیە ڕاگرتن. سەرۆک ترامپ داخوازی ji کۆنگرسی دکە ملیارên دۆلاران ji بۆ ئاڤاکردنا دیوارێ لەسەر سنووری مەکسیکۆ تەرخان بکە لێ دیموکراتین کۆنگرسی ئامادەنە خەرجیە پاراستنا سنووران بلند بکن و li dijatiya avakirina dîwar dikin. Civatên sînatûr û nûêneran doh civiyan lê çi pêşniyaz ji civînê derneketin ji bo vekirina hikûmetê. Li roja dawiya salê ew ê carekê bicivin. Eger negehaştin rêketinê, ev li serê salan û demokrat wê kontrola civatê bikin û wê bikaribin budceya wan divê pesend bikin. میرنشینە یەکگرتوەکانی عەرەب پاش 7 ساڵ جارێکی تر باڵێۆزخانەی خۆی لە دیمەشقی پایتەختی سووریا کردەوە، بەڵام ئاسۆی ئاشتی هێشتا ناڕوونە لە وڵاتەی کە بە شەڕی 8 ساڵەی ناوخۆ و تیرۆریزم وێران بووە. هاوپەیمانانی بەڕێبەرایەتی ئەمریکا کە لە شارۆچکەی منبجی باکووری سووریان جۆرە متمانەیەکی یاسایشیان داوە بە کوردەکانی ناوچەکە. لە سەرەتای ئەم مانگا بەڕێوەبەرایەتی ترامپ ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەکشێنێتەوە و تورکیاش ئۆپەراسیۆنێکی لەشکری دژی شەروانانی یەپەگە ڕاگەیاند کە کۆنتڕۆلی ناوچەکەیان لەدەستدایە. دانیشتوانی منبج دەڵێن لەلایەن هێزەکانی سووریای ئازاد کە تورکیا پشتیوانیان دەکات دەوریان گیراوە و ئامادەن هێرش بکەن لە هەر کاتێک کە ئەمریکا بکشێتەوە. خوانەخواستا خەڵکی دەمرن دەربەدەر دەبن سەریان لێ دەشەوێت لەشکری ئازاد ڕۆحم بە کەس ناکات. داوا لە ێزدانەکەین ئاشتی لەم شارەدا بێنێتە گۆڕێ و چیتر شەڕنوو نەدات چونکە ئێمە زۆرمان دوو بووین لە شەڕ، ئێمە ناخۆشی و نەهامەتی زۆرمان بینیوە. بارانێکی تونند و لافاویش بۆتە هۆی سەختترکردنی ژیانی پەنابەران لە کەمپەکانی باکووری سووریا. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی سووریایی ڕەوشەکەی بە کارەسات لە قەڵەم داوە بۆ پەنابەران و ئاوارەکان. ئەو گروپە دەژڵێت ڕێکخراوەکانی بەهاناچوون هیچیان نەکردووە بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکە. دوێنێ باران و لافاو بوو ئاو هاتەناو دەوارەکانمان هەموو شتەکانمان تەڕ بوون نە جلوبەرگمان هەیە نە نوێن و ئاوەکە چەند کەسێکیشی بردووە. میرنشینەیە گرتوەکانی عەرەبیش ڕۆژی پێنجشەمە باڵێۆزخانەی خۆی لە دیمەشق کردەوە و ئەم هەنگاوەش بە گەڕانەوەی بەشار ئەسەد بۆ جیهانی عەرەبی لێک دەدرێتەوە. باڵێزی عێراق بۆ سووریا داوای لە وڵاتانی عەرەب کرد پەیوەندیەکانیان لەگەڵ سووریا دروست بکەنەوە. سووریا وڵاتێکە لە ناو جەرگەی جیهانی عەرەبدایە، وڵاتێکە کە گرنگی استراتیژی جوگرافیایی لە جیهانی عەرەبدا هەیە. جا سووریا ئەو وڵاتەیە کە نابێت پشتگوێ بخرێت. ئەمە داوایەکە لە هەموو وڵاتانی عەرەبی کە باڵێۆزخانەکانی خۆیان لە دیمەشق بکەنەوە. میرنشینەیە گرتوەکانی عەرەب هاوپەیمانێکی ئەمریکایە یەکێک بوو لەو وڵاتە عەرەبیانەی کە هاوکاری دارایی ئەو سەرهەڵداوانەی دەکرد کە شەڕی دژ بە حکوومەتی ئەسەدیان دەکرد. بەڵام ڕێبەرەکانیان لە ئێستادا دەڵێن هەبوونیان گرنگە بۆ نەهێشتنی کاریگەری هەرێمی. وڵاتانی عەرەبی نیگەرانیان لەمەڕ دەستێوەردانی ئێران هەیە لە سووریا. کاربەدەستێکی یاسایشی ئیسرائیلیش ڕۆژی پێنجشەمە پشتڕاستی کردەوە کە ئیسرائیل ئەو شوێنانی ناو سووریای بردومان کردووە کە گوایە لەلایەن ئێرانەوە بەکاردەهێنرێن بۆ ناردنی چەک بۆ تیرۆریستانی حیزبوڵڵا. دەسەڵاتدارانی سووریا ڕۆژی هەینی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند هێزەکانی حکوومەت چوونەتە ناوچە سەرەکیەکانی دەوروبەری منبج. لەشکری سووریا دەڵێت متمانەی ئاسایشی دەدات بە هەموو هاوڵاتیانی سووریایی و کەسانی تری کە لە شارەکەدان. یەکینەکانی پاراستری گەل ناسراو بە یەپەگا داوای لە حکوومەتی سووریا کرد منبج بپارێزێت لە هەڕەشەی هێرشی تورکیا. یەپەگا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئێمە داوا لە حکوومەتی سووریا دەکەین هێزی لەشکری بنێرن بۆ کۆنتڕۆڵکردن و پاراستنی منبج کە لە بەردەم هەڕەشەی تورکیادایە.
رووسیاش دەست بەجێ پێشوازی لەو داوایە کرد و بە هەنگاوێکی نەرێنی ناودێری کرد. ئەم داواکاریە یەپەگەش پاش ڕاگەیاندنی چاوەڕوان نەکراوی سەرۆک ترامپ بوو بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا. پشتی بڕیارە سەرۆکی ئەمریکی ji بۆ ڤەکێشانە هێزین ئەمریکی ji سووریە دەسەڵاتدارین سیاسی û çekdarî li Rojava û li Bakurê Sûriyê hizra bijareyan dikir. Encûmenê birêveberê xwesera Demokratî bêje armanca wan û leşkerê Sûrî parastina serweriya Sûriyayê. صادر عن القيادة العامة للجيش والقوات المسلحة. پەیدارێکی لەشکری سووری دەبێژە ئەو کەتن باژارێ من بجێ لەسەر داخوازە خەڵکی وێ. وەسا دیارە دەسەڵاتدارین کوردین کۆنترۆلا من بجێ و دەڤەرین دیین باکوور و ڕۆژئاوا سووریا دکن داخواز کردیا هێزن سووری دەڤەرێ ژێگافên Tirkiya بپارێزە. بەعالی خۆڤەکەرملن کەیفخۆشیاخوا دیار دکە و پەیدارێ وێ دمیتری پسکۆڤ دەبێژە ئەڤە پێنگاوێک ئەرێنیە و دێ ئالیکاریە تەناکردنا دەست و داری بکە. بەری دوو ڕۆژان ئەنجومەنێ برێڤەبەرێ وێ هەرێمێ پێشبینیە هەفکاریە بەهێزین سووری ڕا کردبوو. Di konferansek rojnamevanî de li Eyn Îsê hevserokê Encûmena Birêveberiya Xwesera Bakur û Rojava Sûriya Ebd el-Mehbaş dibêje hêzên wan amade ne berrevaniyê ji serweriya Sûriya bikin û bi hevkarî digel endamên diyên hevbendiya dijî tîrorê. الولايات المتحدة الأمريكية هي جزء من التحالف الدولي. أمريكا بشكل جهة بيمانيان بدولتي ولاتن دنيا نها بيماني ونكشيانه تابي دمي لسر بارسنا آخر روشلات فراتي بردوامن أم سودي جهة بيمانين خو وردگرين. لدەمێ سەردانا خۆیان کورد بۆ عێراقی و یایەکی ji بۆ سەربازên ئەمریکی لە دەڤەرên شەڕان سەرۆک ترامپ got ئەمریکا دikare ji Îraqî kiryaran li dijî Daeş di Sûriya de bike eger pêtivî pê hebû. Lê wesa diyare birêveberiya Xweseriya Rojava hind bawerî bi Amerîka nemaye û êdî piştaxwe pê qayîm neke. Bi taybet dema behs bête ser niyaza Tirkiya di Sûriya de. Lewa ew hizra alternatîfên dî dike. أعتقد أننا لا نختلف على السيادة السورية مع الحكومة السورية. ام نابینین کو پرزگیری که ما به حکومت سوری را جه سروریا سوری را هبید. ارکه ارتش سوریه که براوانی جه سروریا سوری دا بگه. تو جداهی دنابرا ما و حکومت سوری دا تو نه جبو براوانی لآخو سروریا سوری دا. Bi vekêşana hêzên Emerîkî ji Sûriye herkes pêşbîniya rewşek aloz dike. Bi taybet ji ber niyaza Tirkiya çunku serokê Emerîkî bi rohnî dibêje ew dê bi serokê Tirkiya ra karî bike ji bo jinavbirina paşmaya Daeş di Sûriya de. Duh li devera Kilis diyar bû ku Tirkiya hêzên zêdetir dişîne snûrê digel Sûriya û karbidestên Tirkiya bi aşkerayî dibêjin hêzên Kurdan li Sûriya ku beşekî giringê şerê ji navbirina komela dewleta İslamî Daeş bûn tîroristin. Gelo çendê biryara hevkariya di nêvbera birêveberiya Xweser û hêzên hikûmeta Sûrî de dê eger be ku Tirkiye dev ji niyaza xwe berde û êrişî wan devera neke yan ew ê bikaribin bersîngê êrişeka Tirkiya bigirin eger bû. Rojnamevan Salih Kevirbirî تشریف آنیا استودیا دنگی امریکا گل که بخیر هاتی که صالح دنوا خیر دبی تو بیجی اف بریار نهایا داوی کو هزین سوری هاتن نزیک من بجی کتن من بجی به هفکاری به کردان راو به هزین دین لمیدانی و ببا اگر هندی کو ترکیه دفج هندی برده کو وان دفج گفن خبرده و ایریشوان هفری هری مانکا از باور نکم ج ویر مرحله پیو ترکیه ایریشک بین سر دوره احتمال هری نورمال او کو اف ایریشا کو دمک بحث و تکرن دمک درش تعلق به او احتمال کو اف ایریش جاره کدن پک نه جبر کو دمک کو اف ایریش پک به و یعنی هزین سوریه هزین حکومت سوریه نکارن خوش بر و ایریشی بدن آلیانجی ترکیه نکاره تشتكي وابكك اوجي زرار النبينا يعني كواتا يعني هيزين تركيا ويلي اگر هاد دويل شر هيزين سوريجي بكا اري لي احتمال كي وصاك بر نهي سانه جبركو دروشكي وهذا تركيا وروسيا وبين برامبري هفدو اف جي جبو بوليتيكا هردو اليانجي نباشه و روشا روجلات روشا هرمجي و قالكي الوس تركيا باش هر ايرو هيزين تركيا كاتن ادلبي هيش هيزين سوريا اي تركيا كاتن ادلبي بسیار ئەوە ئەگەر هات و تورکیا عێریش کرد ئەف هێزین سووری و هێزین کوردان لەوێ دەبەرەوێ
شیانە هەندی هەبە بەرسینگی تورکان بگرن عێریشەکە تورکیا بگرە Ez bawer nakim hêzên Sûriyê êrişe yanî bersiva êrişê Tirkiye bidin. Ez bawer nakim. Rewşekî wisa ez ihtimalek nadime. باشە دەبێ ڕەوشێت ئەم بزانن هێزین ئەمریکی تین کشاندن پرسیارە هەر کەس دیکار ڤاڕۆژن ئەوە گەل و ئەگەر هات و تورکیا عێریشکردن و کەت عەردەی سووری ئەمریکی وێ بێژن نەخەمە بلا دەستێ تورکیا بەردای بە یان ێژێ ڕاستنوران دەینە باwer nakim yani fikram ew ku di dema dawî de tevahiya welatên li herêmê serdest û hukm dikin di nav xwe de li hevkirinekî kirine ku li wê derê şer û alozî tundtir nebe û dijwartir nebe. باشێکی ساڵح دیسان ئەف ڕێکەتنا کوردان یانی یەک پرسیار دێکە پشتیوان 7 ساڵی شەڕ و کوشتن و وێرانی نو جارەکەدی کورد بێن بە سووریا ڕژیمە سووریا هەفکاریە بکەن هایا چەندی ئەڤە وێ زیانێ بگەهینە ناوێ وان کووە ناوەک شخۆڕە چیکری و دۆستی ئەمریکا بوونە دشەڕێ داعشدا و دە هەر جێیدا ئەڤە کاریگەری ناکرد سروانە Ez ihtimal nadim ku Sûriya heta dawiye yani awekî gelek demokratîk ji bo Kurda mafan terxan bike lê ez bawer nakim wekî berê jî wekî pêvajoya berê jî tund û tu jî li dijî Kurda pêk bîne. Yani wisa diyaret pêşerojê de hemû aliyan li hev kirine ku li Sûriyê hilbijartineke demokratîk pêk were ku Kurd jî di wê hilbijartinê de ji xwe re ciyekî ji berê baştir ne zaf baş lê ji berê baştir terxan bikin û cîv têde bigirin. Bêjî rejim daxwazineke ku bên deverindî wekî Qamişlo wekû Kubanî wekû cihêndîn ji destpêkê heta niha armanca rejîmê armanca sereke ew e ku bikeve wan bajarên din jî ji xwe di rewşekê wiha de ev daxwaza Tirkiye bixwe jî yani mesela ketina min biçê ji bo Tirkiye ez bawerim tiştekî zaf nexirabe û berênî jî dinirxîne lê ji bo xwe têr navî nedibêje baştir e ku an jî ji destpêkê heta niha polîtika Tirkiye ew bû ku ji baştir e ku navçeyê din jî bikeve bin kontrola Sûriyê ji ber ku dibêje çavê me ne li ser axa Sûriyê em tenê naxwazin ew hêzê em li dijî wanin li wê derê serdest ekekî salhegirkî spas destî te xweş spas rojnamevan salih keverbirî mêvanê Kurd Connection bû azadiya ragihandinê li jêr gefa û metirsiyên mezin de ye li gora raportên dezgehên mîdya ya wekî komîteya parastina rojnamevanan û rojnamevanên bê snûr ev rêxistî dibêjin jimara rojnamevanên ku tên kuştin, ravandin û girtin li demê karê wan li sala 2018 zêde bilind bû. لە مانگی چوار لە ڕووداوێکی خۆکوژی چەکدارێکی داعشدا لە ئەفغانستان کە وەک ئەندامێکی میدیاکار خۆی نیشاندا بوو گیان لە دەستدانی 26 کەسی لێکەوتەوە کە 9 لەوانە ڕۆژنامەنووس بوون. هەروەها لە مانگی 6دا چەکدارێک چووە ناو ژووری هەواڵ لە ویلایەتی ماریلاند 5 لە ستافی ڕۆژنامەوانی ناوخۆیی بەدەست ڕێژی گولە کوشت. هەروەها مانگیدا ڕۆژنامەنووسی ستون نووز لە واشنگتن پۆست جەمال خاشقچی لەناو قونسڵخانەی سعودیە لە تورکیا کوژرا. شارەزایان دەڵێن ئاراستەی زەنگی مەترسی ڕوو لە زیاد بوونە. ئازادی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی بەرچاو لەژێر هەڕەشەدایە. ڕۆژنامەوانان بگرە لە وڵاتانەش کە شەڕیان تێدانیا هێشتا ژیانی خۆیان بەخت دەکەن لە پێناو ڕووماڵکردنی راپۆرتەکانیاندا. بە گوێرەی پەیامنێرانی بێسنوور بەلایەنی کەم 63 ڕۆژنامەنووسی خاوەن ئەزمون لە ساڵی 2018دا کوژراون. ئەو سێ وڵاتەش کە بە کوشندەترین وڵات دادەندرن لە کوشتنی ڕۆژنامەنووسان ئەفغانستان و سووریا و مەکسیکا. بەڵام بە گوێرەی راپۆرتەکە هێرشەکان تەنها کوشتن نین. کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان دەڵێت چین و تورکیا و میسر بەرپرسیارن لەوەی کە زیاتر لە نیوەی ڕۆژنامەوانانی زیندانی کراو لە وڵاتانان. بەرپرسان ئاماژەیان بە چەند حاڵەتێکدا لەوانە لە میانمار کە دوو ڕۆژنامەوانی ڕۆیتێرز ئەم ساڵ سزای 7 ساڵ زیندانیان بۆدرا. ئەوان تاوانی جەنگ و درڕندەیان ئاشکرا کرد لەبەر ئەوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکران بە دزینی بەڵگەنامە و مەتباریان کردن کە نەیان کردبوو و ئێستاش لە پرۆسەی دادگایکردنێکی گاڵتەجاڕیدا خراونەتە ناو زیندانەوە. ئەوانە بە تەواوی ئەو جۆرە ڕۆژنامەنووسانن کە لە وڵاتی خۆیان ڕاپۆر لەسەر حکومەتەکانیان دەکەن و ڕوبەڕووی گرفت دەبنەوە. تۆی دەیخوڵقێنی تۆ هەروە زۆرێک لە پەیامنەران توندوتیژی دەخوڵقێنن بەهۆی ئەوەی کە ڕاستی نانووسن. هەواڵی چەواشەکار توندوتیژی دروست دەکات.
شارەزایان دەڵێن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتارە و ڕژێنەرەکانی سەرۆک لە دژی ڕۆژنامەوانە نمونەیەک دەخاتە ڕوو بۆ سەرکردەکانی دیکە کە دەیانەوێت هێرش بکەنە سەر ڕۆژنامەوانە. ئەوانی بە هەواڵی چاواشەکار ناودێر کردو دەڵێت ئەوان ناڕەوان، ئەوان شکست دێن و ئەوان لەسەر هەڵی مێژووین، ئەوان دوژمنی خەڵکن. واتە من یەکێکم لەوان ئەگەر ئەوان دوژمنی من بن، ئەگەر ئەوان ڕەخنە لە من بگرن، لە ڕاستیدا ئەوان ڕەخنە لە ئێوە دەگرن. متمانەی گشتی ڕۆژنامەگەری ئەمریکایی ئێستا لە نزیمترین ئازدایە، بەڵام هەندێک نیشانەی باش بۆ گۆڕانکاری هەن. لە ئەتیوپیا کە بە چاکسازی دیموکراتیدا تێدەپەڕێت لەلایەن سەرۆک وەزیرانی نوێ ئابی ئەحمەد جێبەجێ دەکرێت بۆ یەکەم جارە لە 14 ساڵدا هیچ ڕۆژنامەنووسێک زیندانی نەکراوە. ئێمە گۆڕانکاریمان بینیوە لە ڕژێمەکان و هێندێک وڵاتانی تر وەک ئەکوادۆر، کۆریای باشوور و گامبیا کە هێندێک نیشانەی بەرەو پێشوەچوون هەیە لە جیهانی ئازادی ڕۆژنامەگەریماندا. هێشتا ڕۆژنامەنووسان درێژە بەکارەکانیان دەدەن لە سەرانسەری جیهان و دوایین راپۆر دەری دەخات ئەوان لە بارودۆخێکی سەخت و دژواردا کار دەکەن. لە رووسیا پەرستگایەکی نامۆ دروستکراوە بۆ هەموو ئاینەکان، سمبولی هەموو ئاینە جیاوازەکان بەسەر باڵەخانەکەەوە دانراوە، لە ناویاندا هی کریستیانە ئۆرتۆداکسەکان، بودستەکان و جوولەکە و ئیسلامیش. بە شێوەیەکی گونجاو ناوی گومبەزی ئاینەکان پێی دەگوترێت مزگەوتێک، کلیسایەکی ئۆرتۆدۆکس، کەنیسەیەک و لەوە زیاتر هەمویانی لە ژوورێکدا کۆ کردوتەوە. ئەو گومبەزە کە مەبەستی برەوپێدان بە تێگەیشتنی نێوان ئاینەکانە لە شاری کازان لە 800 کیلومتری لە باشووری ڕۆژاوای موسکۆ هەڵکەوتووە. دروستکردنی ئەو گۆمبەزە 1992 دەستی پێکرد دوای ئەوەی ئیلدار خانۆف، معمار و مرۆڤ دۆزگوتی ئەو چاوی بە مەسیح کەوتووە. خانۆف لە 2013 کۆچی دوایی کرد. براکەی ئێلگەز ئەرچی تەواوکردنی ئەو بینایی گرتۆتە ئاستۆ. حەزرەتی مەسیح خۆی بە براکەم نیشاندا و پێیوت دەست بە هەڵکەندنی بناغی گومەزەکە بکە. براکەم پێی دەڵێت کە پارەی بۆ ئەو کارە نییە، بەڵام مەسیح پێیوت تۆ دەست بە کارەکە بکەن و پاشان ببینات چی ڕوودەدات و ئاکامەکەی ئەو گومەزەیە. چوارچێوەی نمای ئەو گومبەزە ڕنگدانەوەی شێوازەکانی میعماری ئاینەکانی زۆر بەجۆرە و هەروەها ئەو ئاینانەش دەگرتنەوە کە پەیرەویکردن و نزاکردنیان بە کۆتایی هاتووە وەک باوەڕی میسرەکانی کۆن. خەڵک بۆ ئێرە دەن چونکە ئێرە شوێنێکی ئاسایی نییە، هیچ گومەزێکی تر وەک ئەوە لە جیهاندا نییە ئەوەندە گەورە بێت. یارمەتی لەلایەن ئەو کەسانەی سەردان دەکەن کۆمەک بە پرۆژەکە دەکات. ئەو کەسە بۆ سەردان لە ئیندۆنێزیاڕە هاتووە کە گەورەترین جەماوەری موسڵمانی لێیە. لێرە وزەیەک و خۆشحاڵیەکی ئارام هەیە، خەڵک سەردانی ئێرە دەکەن بۆ ئەوەی وزەیان پێ بدرێتەوە و ئەم خۆشیە لەگەڵ خۆیان بەرنەوە و تەنانەت ژیانیان پێ باش بکەن. کەسێکی دیکە بە دەوری ژووری پەیرەوانی بوودادا دەگەڕێت. ئێمە هەست بەوە ناکەین کە لەگەڵ یەکتر هەجیاوە. ئێمە هەست بەوە ناکەین کە لەگەڵ یەکتر جیاوازیمان هەیە. هەرچەند جیاوازین و ئاینی جیاوازیمان هەیە، ئەو شوێنە نیشانی دام کە دەبێت لە بەرامبەر یەکتردا سنگفراوان بین. قوارەی ئەو بینایە جۆرێکە کە بۆ خزمەتگوزاری ئاینی کەڵچیلی وەرناگیرێت، بەڵام وەک دامەزرێنەرەکە وەسفی کرد وەک گومبەزێکی کولتور و ڕاستی خزمەت دەکات. لە 2010 ژمارەکە نافداران دواری سیاست، کەلتور و هونەریدا وەغەرە داوی کرد. لە بەرنامەی ئەم هەفتەی پلەگد ئین لەگەڵ گریتا ڤانسەستێرن چاوێک بە میراتیەکانی هەندێک لەو کەسانە دەخشێنن کە ژیانی خۆیان بۆ خزمەتکردنی خەڵکی تەرخان کردبوو. زوربەی ئەوانەی کۆچی دواییان کرد لە ساڵی 2016دا کار و پرۆژەکانیان تەواوی ژیانیان قۆناغگەلێکی گرنگی جیهانی بوو. ژیانیان تەرخان کردو بۆ خزمەتی گشتی. جۆرج H.W. بۆشی باوە کە لە سەروەختی جەنگی دووەمی جیهانیدا فڕۆکەوانی هێزە دەریایەکانی ویلایەتە یەکگرتووەکان بوو. ئەو هەڵبژێردا بۆ کۆنگرێس و سەرۆکی ناوەندی ئاژانسی هەواڵگیری CIA جێگری سەرۆک ڕۆناڵد ڕێگن بوو. بەر لە سەرکەوتنی لە ساڵی 1970دا وەک 41مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان هەڵبژێردا. مێژووناس دۆریس کرێنز گۆدوین دەڵێت ژیانی بۆشی باوک وانەیەکی پڕ بەهایە بۆ نەوەکانی پاشەڕۆژ. تەواوی ژیانی تەرخان کردو بۆ خزمەتی گشتی، ئەمە زۆر گرنگە ئەمڕۆ بۆ گەنجان بۆ ئەوەی ببینین کە چەند شکۆمەند بووە کاتێک بیر لەوە دەکەینەوە لە وڵاتێکەوە چوە بۆ وڵاتێکی دیکە و بۆ شوێنێکی دیکە هەمیشە بەرژەوەندێ گەورەکانی خستۆتە سەر و بەرژەوەندێ کەسیەکانی خۆیەوە و بە مانایەکی گەورە و لەو باوەڕەدام کەسێکی شارستانی و خاوەن ڕەوشتی بەرز و لەسەرخۆ و بەسۆز بوو. لە ڕووی چۆنایەتیشەوە جۆن مەکین کاتێک کە فڕۆکەوانی هێزی دەریایی ئەمریکایی بوو لە شەڕی ڤێتنامدا فڕۆکەکەی کەوتە خوارەوە. مەکین لە ڤێتنامی باکوور زیندانی کرا و ئەشکەنجەدرا. کاتێک ئەو گەڕایەوە بۆ نیشتیمان ئەو بۆ کۆنگرێس هەڵبژێردرا، دواتر بوو بە ئەندامی ئەنجومەنی پیرانی ئەمریکا و هەر لەوێوە ئەو زیاتر لە 30 ساڵ خزمەتی کرد. مەکین وەک سیاسەتمەندارێکی سەربەخۆ ناوبانگی دەرکرده بوو بە هەڵوێستە شارستانەکانی و گوتارە توندە سیاسیەکانی.
مەبەستم ئەوەی لە جیهانێکی پڕ لە حزبایەتی کە ئێمەتیایدا دەژین کەمتر پێدەچێت کەسانێک ئاوا بخوازن بە سووربوونەوە پشتیوانی لە پارتەکەیان بکەن وەک جۆر بۆشی باوکو مەکین هەروەها کاتێک کە مەکین لە دژی کەسێک قسەی کرد کە هاواری لە ئۆباما دەکرد بەڵام کاتێک ئێمە لە ئێستادا لە خۆپیشاندانەکاندا دەیبینین کە هیچ کەسێکی دیکە ڕانەوەستێنێت. کۆفی ئەنان سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان بوو بۆ ماوەی 10 ساڵ لە ساڵی 2001دا خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت. دەنگی ئەمریکا میوانداری ڤینسنت ماکۆری کردووە لە لێدوانێکیدا لەو بارەیە وتی ئەنان لە ئەفریقادا سەرنجڕاکێشیێکی تایبەتی هەبوو. لەو سۆنگەیەوەی کە چۆن مامەڵەی لەگەڵ کاروبارەکانی ئەو کشوەرەدا کرد کە ئەو چۆن ئەرکەکانی ئاشتی پارێزی نەتەوەی گرتوەکانی بەڕێوە برد و هەندێک لەو کێشانە هەستیار بوون تەنها لەو کشوەرەدا نا بەڵکو لە ئەوروپای ڕۆژهەڵاتیش کاتێک کە لەوێ بارودۆخەکە پێشێوی تێکەوت ئەو یەکێک بوو لەوانەی کە ڕۆڵێکی گرنگیا بوو لە سوکەوت لەگەڵ قەیرانەکەدا ئەو کاتە ئەو بوو بە شانازی بۆ کشوەری ئەفریقا تەنها بینینی ئەوەی یەکێک لەوان بووە بەڕێبەرێکی جیهانی لە نەتەوەی گرتوەکان ئەمە بۆ خۆی شتێک بوو ئەفریقایەکان هەست بە شانازی بکەن. یەکێک لەو گیان لە دەستدانانەی دیکەی 2010 ئەریس فرانکلینە کە بە شازادەی موزیکی سۆڵ ناسرا بوو هەروەها قەشەی ئەمریکی بێڵی گراهەم و زانا و نووسەری بەریتانی لە بواری فیزیادا ستیڤن هاکینگ. ڕادیۆیەک لە هەڵەبجە لەلایەن ڕێکخراوێکی ئەڵمانیەوە بوجەی بۆ تەرخان کراوە. ئەف ڕادیۆیە یەکەم جار لە 2005 بە ئالیکاریە ڕێخسیەک ئەمریکی هاتبوو دامەزراندن نەها بتەنێ خانم وی ڕادیۆی بڕێوە دەبن. لە هەڵەبجە ژمارەیەک ژن لە سنتەرێکی تایبەت بە ژنانەوە بوونەتە خاوەنی ڕادیۆیەک بە ناوی ڕادیۆی دەنگی نوێ وە خۆشیان دەڵێن ئێستا جگە لە ڕادیۆکە خاوەنی ڕێکخراوێکی شن کەکا لەسەر ژن و ژینگە دەکات جگە لە کاری میدیایی و ڕێکخراوەیی ڕۆژانە چالاکی تایبەت بە مافەکانی ژنان ئەنجام دەدەن. دەنگی نوێ توانیویتی لێرە کۆمەڵێک ژن کۆبکاتەوە کە سەرەتا گەر ئیعلامیشیان نەزانی بێتوانیومانە فێری ئیعلامیان بکەین ینی فێری کاری ڕاگەیاندن بن دوای ئەوە بە نەتەوە و زمانی جیاواز و ئاینی جیاواز. راديو دنجي نويوان انتقل إلى راديو الصوت الكردي الأمريكي. دم باش گهدار نجا و واشنطن رادیو کوردی دنگی ئەمریکا. پێشکەشکار و ئامادەکار و مۆنتێرەکان ژنن. هێڤی و پەیمان دوو ژنی یاوارەی سووریا و عێراقن لە رادیۆکەشدا کار دەکەن وە خۆیان دەڵێن ڕۆژانە پەیامی ژنانی ئاوارە بە زمانەکانی عەرەبی و شێوەزاری کرمانجی دەگەیەنن. لە خەلکی کۆبانی لە ڕۆژاوای کوردستانێ لە 2015 لە رادیۆ دەنگی نوێ ئیشەکەم بەرنامەمان هەیە بەرنامە ئێمە زیاتر ئەدەن گرنگی بە ئیشی ژنان. ئێمە لێرە زیاتر گرنگی بە پرسەکانی ژنان دەدەین زیاتر بەرنامەکانمان پەیوەستن بە ژنان و پشتیوانیکردنیان لەو گرفتانەی لە بەردەمیاندان لە ڕێگەی بەرنامەکەشمانەوە ئاوارەکان پەیامی خۆیان دەگەێنن. بەڕێوبەری دامەزراوەکە دەڵێ 17 بەرنامەی جۆراوجۆریان هەیە زۆربەیان ژنان پێشکەشی دەکەن. هەڵبەتە ڕادیۆکەش لەسەر دوو تەوەرەی ئەساسی گیژەکە یەکێکیان ژنانە لەگەڵ لاوانە. فەندی ئەم ڕادیۆیە لە ئێستادا لەلایەن ڕێکخراوی وادی ئەڵمانیەوە کە ڕێکخراوێکی ئەڵمانیوە فەندێکی کەمەکرێت و ئێمە دوو کاتژمێر پەخشی ترمانەیە ئەویان دەنگی ئەمریکایە کە ئێمە خۆمان بە خۆشحاڵیەوە پێمان باش بوو کە ئەو سەوتەیە دەنگێکی زۆر باشەوە بەرنامەکانی گرنگن و باسێکی تایبەتی بەخۆ ینی بێ لایەنگرانە باسێکی ئەو دۆخەی کوردستانەکە و ئەوەش کاریگەریەکی زۆر باشی هەبووە بۆ خەڵکی هەڵەبجە و ئەگەر ڕۆژێک بێت و ئەو پەخشە لێرە نەمێنە چەندین تەلەفۆنمان بۆ کرێکە داوای ئەوەکەن بۆ ئەمڕۆ پەخشەکەتان نەبوو. سەرەتای دامەزاندنی رادیۆکە لەلایەن ڕێکخراوێکی ئەمریکیەوە بووە لە ساڵی 2005 بۆ خۆیان دەڵێن پەخشەکەیان سنووری دوو پارێزگا و ژمارەیە قەزا دەگرێتەوە. ڕۆژانەش خولی تایبەت و جۆراوجۆریان بۆ ژنان هەیە بەبێ جیاوازی جوگرافیا و ئاین و نەتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ڕەشید فەهمی یەکێکە لەو کوردانی کە لە بواری کارداری لە تاراوگەشت سەرکەوتنێکی بەرچاوی هەیە. ڕەشید لەگەڵ تریسای هاوسەری نووسینگەی گەشت و گوزاریان لە کالیفۆرنیا دانا و سەرکەوتون.
ئێرە ماڵی ڕەشی و تریسی فەهیمیە لە شاری ئێروانی وڵایەتی کالیفۆرنیا. ڕەشی کوردی شاری سنەی کوردستانی ئێرانە و هاوسەرە ئەمریکیەکەی خەڵکی لۆس ئانجلەسە. ئەوان 32 ساڵە پێکەوە دەژین و کچ و کوڕەکیان هەیە. لە ساڵی 1970 ڕەشی سنەی بەجێهێشت و هات بۆ ئەمریکا. لە زانکۆ ئەندازیاری خوێندوەستا خاوەنی نووسینگەی گەشت و گوزاری سەرکەوتووە لە ئەمریکا بە نێوی کوانتۆم. ڕەشی هەروەها تا ئێستا 11 کروزیە سەفەری دەریایی ڕێکخستووە بۆ کوردەکان. بیشتر ئامانجم ئەوە بوو کە ئەو کەسانە تێنە کروزەکە وەختی دەچنەوە ئەم 3-4 ڕۆژە شتێ فێر بووێتن. دنیا شتێک کە توانیم بە ئامۆڵ بێرم کە مۆفەق بێ هەڵپەرکەی کوردی بوو مەخصوسن شتکردی سێP یا چی پێڵێن چەپی ئاسانتر بوو کەسکەرێ وەک ترێزی کەیتر هەڵپەرکەی کوردی خێزانم ترێزی هەڵپەرکەی کوردی ئەزانی لە تەک چەند نەفەرتر کوردیش کامیونیتیە و وەک معلم من لە ڕێگای ڕەشیدەوە کللتوری کوردی ناسی. بەڕای من کوردەکان زۆر میواندار و میهرەبانن و میوزیکی زۆر خۆشیان هەیە. کوردستان شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە، مێژوویەکی کۆنی هەیە و خەڵکێکی دڵ ئاوەڵان. زۆر پێم جوان بوو کە دەمبینی خەڵک بەجلی کوردیەوە هاتوچۆ دەکەن. ئێمە هەم سەردانی شارەکانمان کرد هەم ئاوایەکان. بەڕاستی چێژم وەرگرت لە ناسینی کللتوری کوردی. بیڤیا دەمێن خۆش ئەمێ جارێکە دین بگەهین ووا لە ڕۆژە سێشەمبی و بەرنامەکە دیە کورد کنەکشن خدا حافظ تا ئەو کاتەش هەر شاد و بەختەوە بن.